تتصل بەڵێ خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێ بێ ئێستا من هاتم میوانی کۆتامان هاوت کاگاراس بە خێراتنم کروتی کەشێکتان دروست کرۆ بۆنی جگەر وتم دەستمان کردەوە بە پرۆگرام من یەخشی جگەر بۆ تۆ بژێنم باشمە لای سەحار کاگارام بۆی کە هەم لەگەڵ کاگارازا و بزانین ئەمڕۆ لەسەر چی قسەمان بۆکەن هەتا من شیشە جگەرەکە ئامادە باشە جا دەستەکانە خۆش بێ کاگ ئاراس سەرکۆ کە ئیشەکە زۆر بجددی ئیشەکە ئیتر بەس دانێشتکی ئەوێ لە بەردەستی وردەکارەکانی بۆ ئەنجامە لەو ساوە داوای نانەکە ئەوە خەریکە بۆ تۆ شیشە جگەرە بژێنە دەستەکانی خۆش بێ جا ئەم مامەڵەکردن زۆر گرنگە لەگەڵ کەسانی چواردەورە چۆن مامەڵە بکەین کاگاراس چون ئەمانەیە لەگەڵ کاگاراس پێنجوێنی ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیش هەر لەسەر ئەم بابەتە گفتگۆ بکەین کە لەگەڵ چواردەورە ئەبێ مامەڵەکردنمان چۆن بێت ئەوەی کە ڕەزا قورس نەبین ئەوەی کە بشتوانین پەیوەندێکی باش دروست بکەین هەم ئەوان لە ئێمە بحەسێنەوە هەم ئێمەش لەوان هەندێک جار چون ئێمە زۆر جار ئەم پەیوەندیانە من پێویستە کاگاراست لە ڕووی عاتفی و سۆزداریۆ بڵێ لە ڕووی هاوکاریۆ بڵێ یان هەندێک لایەنی دیکە جا کەواتە کاگ ئاراس لەگەڵی کە سەرکۆ ئەگەر ناتە سەر ئاگرەکە وەرە لاماندانیشە چون خۆی ئێستا ئەوەی نەماوە بە کاکدارام و یەک نان بۆ بێنە بۆ یەک پاری بچوو بخوات باش دوای نانەکەش خەسەر ئاگرەکە بە تۆزە گەرم بێ ئەو خەریکە جگەرە بۆ بژێمە زۆر تایبەتەنە ئەم جگەرە سەرکۆبی برژێنە کاک ناوی بنین کاک سەرکۆ جگەر کاک سەرکۆی جگەر بەخوا هەرەڵە لە برژانە باشم ئەمڕۆ کاکێ من لە لامان بوو دەست و پەنجەی خۆش بێت یەکێک لەو کەسانەی لە شاری سلێمانی بە برژا و بەناوبانگە سەرکۆ یەکەم جاوتی من برژانەکەی ئەگرمە ئاستۆ بەڵام دواتر هەر پرسیاوی لە کاکێ منەکە کاک ئاراس هەر سەرەتا لەمەوە با دەست پێ بکەین کە ئەم پەیوەندیانە ئەم شێوازی مامەڵەکردن لەگەڵ چواردەور ئەبێ چۆن بێت بۆەوەی کە هاوتم ڕۆزا قورس نەبین بەناوی خوای گەورە و میهرەبان بەیانی ئێوە ئەم ستافە جوانە باش و تەمەناکەم ڕۆژێکی باشتان بەڕێکرد بێ کە دڵنیام جگەرتان خواردبێ و تەوەری جوان و باشتان پێشەش کردبێ و باسی وەرزشتان کردبێ کەشەکەش لە سروشتە و لەم جوانە ئەف و کاک کێشە حەزەکەم پێشوی هیچمان و باسکە یەک تامێکی بۆچی نەخینە دوایی ئەوە بۆم هێناوی سەرکەوەرە با منە تۆش فەرموو بێت کاک و کارەس چۆن فەقیر ناکرێت تۆ قسەش بکەیت و چاکەشمان ئامادەیە چاکەشە لە لای خەڵوزەکۆ دامناوە چکە دایمێ مەکاچینە گەشت و یان لە شوێنێکی خۆمانە خواردنێک ئامادەکەین دایم قۆری کوتریەکە با لە لای ئێوە بێن جاڵین چای لای ئاگردان تامی و چێژێکی تایبەتی هەیە چۆن بوو کاگاراس ئەڵێم تۆ پێشتر ئەزمونە هەیە تامی زۆر خۆشە کاکە مەتوانێت ئیشی تریش بکە ینی جا منەوە ئاوریان نزانن خۆمان گەشتمان کردووە لەگەڵ من و سەحەر و ئاری و لانە و کۆمەڵی برادرمان چین بۆ دوکان زۆر بۆم باسەکردن ئەمون زۆر باشە توانم ماسی ئامادەکەم بە خەڵوس یان بە فڕن ئیتی بۆم ئامادەکردن چۆم کیل خۆش خۆی زۆر جارەڵێڵێ بۆن ئەو بۆنەی خۆی بۆ نەکێ بڵاو بکاتەوە نەک ئەوەی کە کابرای عتار وەسفی بکە بەڵام خواوەکیل ئەوەی کە تۆتر لە حەر ئەگە لێرە بین زۆر بەیانی خۆم زۆر شتیکەتان بۆ دروستەکەم شتی زۆر سادە بێ بەڵام زۆر تایبەت بوو لەبەرەوەی وشک نەبووەوە شل و تەڕ و جوان و ناشبێ زۆر باڵە جگەر زۆر باشە یاخوا بەخێر سەلامەت سپاس بۆ میوانداریە هەڵبەت باسی مامەڵەی تەندروستمان کرد باسی مامەڵەیە کە خاڵی هاوبەشە بێ لە نێوان تا من کە هاتم ئەم دیمەنە جوانم بینی و ڕاستە خۆسڵام لە کاک سەرکۆ کرد و یەکسەر بۆنی جگەر هاو بەسەرما چی کرد یەکسەر وتی ئێستا خێرا شیشێک جگەرە بۆ حازرەکەم وای کرد من شەرم نەکەم هەز بە غەریبی نەکەم زوو لەگەڵ منە کۆنتاکتی کرد و منی خسەنا و کەشێکەوە کە ئاسوودەی ڕحیم بۆ بێت هوەری پەیوەندی و مامەڵەکردن خودی ئەو پەیوەندیە کە ئێستا کاک سەرکۆ کرد یانی ئەمە ئەگەر ئێمە بین بە سەعاتیش قسەی لەسەر بکەین ناتوانم ئەو چێژە بگەێنم کە کاک سەرکۆ گەیاندوێتی بە من چکە بۆ بە کردداری پێیوتم تۆ لێرەوەکو ئێمە وای ستافەکە هەمووی ڕووی خۆش بوو لەگەڵما مەسەلەن هەر لە دوورەوە جەنابێت سڵاو کرد و خەندت پێشکەش کرد و هاوڕێکم هەیە زۆر جار ئەڵێ دەمە چیت لێکەمە ینی بۆ پێکەنینەوەتان کرد لە من ئەگەر من لە دەرەوەی MBA لە دەرەوەی ئەم شوێنە سترێسێکم هەبێ خەمێکم هەبێ ناڕەحەتێکم هەبێ لەگەڵ ئێوە هاتمە کەشێکەوە کە حەسکەم قسە بکەم حەسکەم گفتوگۆ بکەم چونکە لە ڕاستیە هوەری گفتۆکردن و مامەڵەکردن چەند تەوەرێک لە خۆگرێ یەکێک لەوانە قسەکردنە دوای قسەکردن گوێگرتنە دوای گوێگرتن هوەری وەڵامدانەوەیەکە لەسەر هوەری وەڵامدانەوەش ئەگەر کات هەبوو هەڵوێستێکی بچووکەکەین هەموو ئەم
باگراوندە معریفی کە لە مرۆڤ دروست ئەبێ بۆ گفتوگۆکردنەوەی تۆ چۆن خاڵی هاوبەش لەگە بەرامبەرەکە تا بدۆزیتەوە چۆن بیدۆزیتەوە بۆ نمونەکە من هاتم باسی ئەوەم کرد کە بۆنی جگەریت یعنی یەکسەر ڕای کێشامە شوێنێکەوە کە خاڵی هاوبەشەوەی ئێستا شیشێک جگەرە بۆ دروستەکەم کە لەوە چێ لە کاتی بەرنمەکەی لە خۆی گرت بێت بۆ من بۆ ئەوەی من هەم ئەو حەزوو کە هاتۆتە سەر بۆنەکە و بینیمە لێرە پێشتر ئەوە کراوە هەمیش ئەوەی کە ئەو نەیهێش من هەز بە خەریبی بکەم گفتوگۆکردن لەگەڵ چوار دەورە مامەڵەکردن چەمکی ڕاستەقینەی مرۆڤوونی تۆ پیشانەدا سندوقێکمان هەیە داخراوە باشە زوو پێمانەوت باوەڵێکمان هەیە داخراوە قفڵێکی لێ دراوە کە کەس و کار و پیرەکانمان بە تایبەتیشتە بە نرخەکانیان لەوە دانا کاکە ئێمە هەمومان باوەڵێکی داخراوین هەتا ئەو کاتەی قسە ئەەکەین کلیلێکی ئەو باوەڵاکاتەوە کلیلی ئێمە قسەکردنمانە سقرا دەڵێ بدوێت تا بزانم کەیت یعنی باگراوندە معریفەکەی تۆ لە زمانەوە دەست پێەکە وردە چۆن باسی خواردنت کرد خواردنێکە بێ خۆی نمایشی خۆ بکە و بۆن و تام و ڕەنگەکەی پەخش بێتەوە ئێمەش کە قساکەین بۆنە عەترە معریفەیە کارامەیە جوانیە تێگەیشتنە لە هەموو ئەو بەهانەی کە لە کۆمەڵگا فێر بووین لە دایک و باوکە و لە قوتابخانە و دوجاریش لە بەشەکانی تری خوێندنی باڵە بۆیە هەتا قسە نەکەین نازانین چییە کەس دەرکمان پێ ناکات نامان بینێت چیمان پێیە ئاسی ڕۆشنبیری و سەقافەتمان چییە زمان پاراوین یان نە خوێندنەوەمان هەیە کتێب ئەخوێنینەوە زانیاریمان هەیە لەسەر شتە بۆیە ئەم هوەری مامەڵەکردنە زانستێکی گەورەیە باندۆرە ساڵی 1970 لەسەرم بابەتە قسەی کردووە کەواتەمە شتێک نییە بین بە دەدەقە چارێکی سەعاتێک ئێمە قسەی لەسەرکردن دەیان سیمینار و کتێب و بەرنامەی لەسەر کراوە بەڵێ بە قسەکەی جەنابەت قسەکردن وشەکان معجزە دروستەکان بەڵام ئێمە چۆن ئامەخینە خزمەت پەیوەندیەکانمان کەسی وایە پڕل یعنی ئەڵەی هەکبێکە لە زانست بەڵام لە دەربڕی نایە کێشەیە لە پەیوەندی دروستکردن نایە تەبەن کە من ئەوانەی کە مەسەلەن بەهرەکەیان لە ئەزەلەوەتیایە مەسائیلی بابەتی هوەری دەربڕین و مامەڵەکردن بەڕاهێنانە بە خوێندنەوەیە بەخۆ ئامادەکردنە یعنی ئەو کۆمەڵی خەڵکێمە و هیبەی هەیە و خۆی گەورە پێی بەخشی و زمان پاراوە و بۆ هیچ شتێکدا نامێنێت سەر و زمان شیرینە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە کەسێک گوانە بوو ناتوانێت وەکو ئەوی لێبێ ئەبێ خۆی ئامادەکە بۆ ئێمە زۆر جار کاتی خۆی ئێمە کەسێکمان هەبووە مشکلێکمان تووشە بۆمان و بڕۆن فلان کەس حاجی فلان کەس برن ئەو بە دوو قسە حەلیە ئەو کێشەکە چارەسەکە ئەو نە ئێعتمادمان بەچی هەبوو بە زمان شیرینە بۆ بە توانەکانی هەبووە بە تێگەیشتنی هەبوو لەو مەجلیسانەی کە شتێکی زۆر جوان هەیە لە گفتوگۆیە تۆ پێگەی تۆ قسەکردنی تۆ ئەو شانەی لە دەمێتە دەرەوە سەر و خواری مەجلیسەکان دیاریەکە ڕاستە بۆیە ئەوەی کە جەناب دەفەرمی دەربڕینی نییە هەندێک جار دەربڕینەکانمان وێرانکەرە هەمانە بەس بۆ شکاندنە هەمانە بۆ وێرانکردنە من لەسەر ئەوەی کە ئەبێ قسە بکەی و لەسەر ئەوەی کە ئەبێ گوێگرێکی باشبی ئێمە شتێکی تریژێ بێت لە گفتوگۆیە ئاگامان لێبێ ئەوش هوەری وەڵامدانەوەیە هەندێک خەڵکمانەیە سنوور ئەبەزێنن حرمەتەن بۆم بەرنامە جوانە بێڕێزیەکەن بەڵام مرۆڤ ئەبێت چی تایە ئەوەی تیا بڕژێ ئەگەر هات و تۆش وەکو ئەو بێڕێزیت کرد کەواتە هیچت نەکرد و بۆیە ئەو کەسانی کە سنوورە بەزێنن بێڕێزیەکەن تۆ بەڕێزە و جوابیان بنەوە شتێکی زۆر جوانی ماندێلا هەیە سینێک خواردن وەکو چۆن کاکە سەرکۆ عەزێتی کێشام خواردنی هێنا بۆ من سەلامەت بی ئەچێتە تەنیشتی پرۆفیسۆرەکەی و دانیشێت لە کافتریای ئەو ناوەندەی کە خەریکی دەرس خوێندنەتی هەیە کە دانیشێت لە تەنیشتیەوە پرۆفیسۆرەکەی لەبەرەوەی ئەم ڕەشپێستە و خەڵکی ئەو شوێنەیە و دوای ئەوە حەزی لە چارە و دەم و چاویواننی ئەڵێ کەی بینیوتە بەراز و باڵندە پێکەوە نان بخۆن ئەو بۆ ماندێلا زۆر قورسە ماندۆلایەکێک لە سیفەتە هەرە جوانەکانیەوە بۆ کە هوەری وەڵامدانەوەی بە ئەدەبەوە زۆر بەتوانە بووە خواردنەکەی هەڵەگرێ ئەڵێ باڵندەکە فڕی تۆ سەری و جوابدانەوەیەکە چی فڕی باڵندەکە فڕی یان چی بەجێمە بەرازەکە بەجێمە ئەمە ئەبێ بە عقدە لە دڵی مامۆستاکەیە ڕۆژێک لە پۆر هەرێ ئەو تۆڵەی لێ بکاتەوە تاقیکردنەوەیانە بێ لە کاتی تاقیکردنەوەکەیە وەرەقەکان دەنەوە دەست مامۆسا و دووبارە پێی ئەڵێت ئەوێ تۆڵی لێ بکاتەوە ئەڵێ با پرسیارێ بکەین لە ماندێلا ئەگەر دووشت دانرابێ یەکیان دانایی بێکیان پارە بێ تۆ کوامیان هەڵەبژێری بەڕێوە کوامیان هەڵەبژێرێ ئەگەریان دانایی بێ یەکیشیان پارە بێ کوامیان هەڵەبژێرێ وڵی من حەزم لە خۆی زۆر جاڵی پارە پێویستیشیانە بەڵام حەزم لە دانایی باش سێریکە مەبەستمان هوەری وەڵامدانەوەکی طبعاً هەردووکیان بەنرخن هەریەکە و لە بوارێکە بەڵام ئەم مامۆستای ئەوێ بیشکێنە جارێکی تر ئەڵێت
تۆ ئەوەندە گەمژەی دانایی پارە هەڵبژێری لە بری دانایی چکە ماندێلا لە پارە هەڵبژێرم ماندێلا سوورە بێتەوە لە ناو خوێندکارەکانە وەکو بڵێت جۆرێک لە حرسەگرێ بەڵام ئێوێ وەڵام بێباتەوە دووبارە وەکو وەڵامەکەی کافتریاکە بێ بەڵێ ئەڵە چی باشە ئەڵێ مرۆڤ ئەو شتاڵە بژێرە کە پێویستی پێێتی نیەتی بە دوای واگەڕێکە یعنی من پێویستم بەوە نییە داناییم هەیە ئەوەم نیە لەسەر وەرەقەکە بۆی ئەنووسێت گەمژە کایداتەوە لەسەر وەرەقەکە بۆ ماندێلا ئەنووسێت گەمژە دووبارە ئەکەوێتەوە سیرع لەگەڵیا ئەمە بەردەوامە بێت چکە زۆر بەتوانە بووە لەسەر گەمژەیەەکە سیرەکە نازانێت چی بڵێ یەک لەحزە شتێکی بۆ دێ ئەڵێ مامۆساناوەکەی خۆتت نووسیوە ئوستازناوەکەی خۆت نووسی بە زواژوت لەسەر نەکردو ئیتر لەوێ گفتوگۆکە قەت ئەبێ بۆیە هەندێک خەڵگەی بە سنووری بۆ دابنی کاتە لە ڕێی گفتوگۆ ئەزێتێن بە کارامەیەکانی خۆت ئەبێ سنوورێ بۆ گفتوگۆیە دابنی بەڵام نە بە شێوازە ناشرینەکە بەدڵنیاییەوە هەروەکۆی کە ماندێلا کردی هیچ وشێکی نەشایی بەکار نهێنا بەڵام تێشی گەیاند زۆر جار ئێمە زۆر خۆشە کە بزانین هوەری گفتوگۆکردن پێویستە بە گفتە پێویستی بە جۆکردنە زۆر جار براوەکەی جۆگرەکەیە بەتاکیت یعنی ئێمە زۆر جار هەر هەوڵەی قسە بکەین بەڵام نازانین چێڵین هەر قساکەین بەڵام ئەگەر من جۆم لە تۆ گرت دوایش تۆ جۆ لە من ئەگریت ئەمە پەیوەندێکمان دروست یعنی بۆ ئەم بابەتە مێنایەوە زۆرینەی کێشەکان لە بینی هاوسەرەکانە لە خێزانەکانە ئەوەیە کە من تو ڕابم خوشکەکەم جۆم لێ ناگرێت کە پیاوەکە تو ڕابێ خێزانەکەی جۆ لێ نابێ هەمووی بەرێکۆ قساکە ئەمە وای کردووە پەیوەندی کۆنتاکت نەمێنێ چەند گرنگە ئێمە چەند پێویستمان بەوەیە گفتێکی باشمانە بێ ئەو جۆکرێکی باش کاک ئاراس بمبوورە قسەکەت ئەبڕم لە بیرشمان نەبێ ئێمە زۆر جار قسەش ناکەین هاوارەکەین واتە دەربڕینەکانیشمان سەرکۆ یەکەم جا من نەمو تۆ کێشەکەمەوەی بۆی کە ئەوش لە من تێبگە لە گفتەگە شک کێشەمان من مەبەسم چییە چەند گرنگە گفتێکی باشتە بێ چەند گرنگە جۆگریکی باش زانی چۆنە کاک سەرکۆ خات و سەحەر شتێکی لە کوردەواری ئاڵێ دوو گوێ یەک زاری پێبەخشیوی یعنی دوان ببەخشە یەک بڵێ ئینسان کە زۆری وت خراپی شەڵێت خراپ ئەمە واقعی ژیانە و کوردەڵێ بیجاوە ئینجا بیهاوە یعنی ئەوەی لە مێشک و دڵ و دەروونتایەتەوە ساحێبی تا لە لای خۆتە کە دەرە پەڕان یا ئەڵێ تف کە ڕۆکرا هەڵناگیرێتەوە مەبەستیەوەی قسەی کە تۆ کردت بەرپرسیاری لی هەتا لای خۆت بێ پەنهانە لە دڵ و ڕۆح و مێشک و هزری خۆتە ئەمە مشکلە نیە بەس کە هاتم دڵی تۆم خوانە خواست پێشکان دوای ئەوەی کە عەزیەتی تۆم پێدای تر بەشی خاوەنی نیم بەتەنیا خۆم بەشێکی کەوتۆتە سەر ئەو کاردانە و ڕۆحی کە لە دڵی تۆیە شوێنی فیشک خۆشە بێتەوە بەڵام شوێنی قسە خۆش نابێتەوە هەموو ئەمانە دەلالە لەسەرەوەکەم پێشینانی ئێمە زۆر کاریان کردو لەسەرەوەی کە بە ئەتەکێتەوە قسە بکەین بە ئەخلاقەوە بدوێن هەر ئێستا جۆرێکی تر لە ئەتەکێت و لە قسەکردن هاتوۆتە ناو دنیای ئێمەویش ئەخلاقیتی بەڕێوەبردنی تۆڕە کۆمەڵاتیەکانەکە بە خۆمان نازانین تۆ کۆمنتێکە نووسی کاکە وەک هەم کردداری تۆیە هەم گفتاری تۆیە پۆستێکەکەی باز لە ڕۆشنبیریەت و لەو باگراوەندە مەعرفیەکە کە تۆ بۆ خۆتە دروست کردووە لە هەر شتێک ئەمڕۆ لە هەر کایەکی پێشکەوتنی تەکنەلۆژیا هەنگاوانەی هەمان ئەو گفتوگوۆیە کە ئێمە لێرە دانیشتین بەڵام بە شێوەیەکی ترکە ئیگوازینەوە بۆیە گوێگرتن خاڵی جەوهریە هەندێک لە زانایان پێیان وایە گوێگرتن پێش قسەکردنە و باشترین کات ئەوەیە کە کەسێک کە قسەت بۆ ئەکا پێش ئەوەی ئەو قسەت بۆ بکاتەوە بە تەواوەتی گوێکانتی بۆ بکەیتەوە و لە کاتێکیشە دەمە دابخە کاتێک خەڵک گوێکانی داخن ینی پێشەوەی خەڵک گوێکانی دابخە تۆ دەمە دابخە ینی سنوورێک دابنێ بۆی کە خەڵک بێزار نەکەی و قسەی باش بکەی و هەوڵ بدەی پامەکانە بگەێنی ئێمە لە نێو قسەکردن و گفتار و مامەڵەکاندا شتێک کە لە مرۆڤ زۆر ناشرینەوەیە خۆمان بەشێکین لەوەی قوربانیەکانمان دروست کردووە بەڵام چییە؟ هەڵیەواسین بەشانی خەڵکە هەڵیەواسین بە قسەی خەڵکە هەڵیەواسین بەوەی کە بەهۆی خەڵکەوە تووشی ئەم ململانەیە بوون یا تووشم ناڕەحەتێ بوون لە کاتێکە ئەسڵ وایە ئەو کەسە خۆی ناپەسەند بۆ کەسە خۆی نادروست بۆ خۆی ڕفیقی نیوە ڕێبوو خۆی کەسێکی باش نەبوو خۆی نەیتوانی لە شوێن و مەجلیس و کۆڕەکانە لەسەر تۆ کە هاوڕێتە زمانی باش بێ ئەتەکێتی باش بێ ئەخلاقی باش بێ من بۆچیمە کاک سەرکۆکات بینم مەتحێ بکەم بەڵام کاک سەرکۆ کوڕی چاکە خات و سەحر چاکە ئەخلاقیەتی هاوڕێتی و ڕەفاقەت و گفتوگۆ و مامەڵەکردن و کاتێک تۆ وجود نییە ئێوە نین لە شوێنێ باسیەوە کرێ من ببم بە پارێزەرێکی ئێوە من ببم بە هاوڕێ ڕاستەقینەوە من ببم بە خودی ئێوە چونکە ئەوانە ناوێرن ئەگەر خۆتان هەبن لێوە قسە بکەن لە کەم تەرخەمی ئێمە لە ترسنۆکی ئێمە لە پشتی ئێمەوە قساکرێ و ئێمەش بێدەنگەنین بۆیە هەموو منەری گفتوگۆ ئەو مامەڵەکردنە ڕۆحیە هەتا پەرەی پێ بدەن خوێندنەوەی لەسەر بکەین
خۆمانی تیا زیاتر بەرەو پێش بین هێشتا کەمە چونکە دوجار قسەکان کاریگەری زۆر گەورە بەجێ هێڵن ئەکرێ هەندێک برین و پەڵا هەبێ لەسەر دەستمان دوای چاکبوونەوەیان چاک بێ بەڵام بەڕاستی قسەکان چاک نابێ بە داوای لێبوردنێک دوانسیانیش دڵ و ڕۆح و هەناو جارێکتر ناچێتەوە شوێنی خۆی مەگەر ئەو کەسە هەر زۆر عەزیز بێ کە لەلاتە زۆر جار بزانین چۆنە شانە بەکارهێنین لەکوێ بەکارهێنن چون ئێمە هەندێک جار لامان وایە هەموو قسەیەک وەڵامی ئەبێ بە وشە بدرێتەوە یان بۆ نمونە یەک ڕیز لە وشەی بۆ هێنینەوە هەندێک جار یەک وشە توانێت وەڵام بێ هەندێک جار سیرکردنێکە توانێت وەڵام بێ هەندێک جار بێدەنگەکەش وڵامە زۆر بەدوای ئەوە نەبین کە بۆ نمونە کتێبێک ڕیز بکەین خۆی خات و سەحر یەکێک لە هەر وەڵامە بەهێزەکان بێدەنگیە بە تایبەتی لەگەڵ ئەو کەسانەی ئێمە کورد دەڵێن فیل سوارن یا عیناد و مناقەشە زۆرەکە مناقەشی نابەجێکن لەگەڵ ئەوانەیە تۆ گەیتە قۆناغێک مرۆڤ وامان لێ دێت بە تایبەتی لە سەر ساڵەوە کە ئەزمونونەکەین کە تێگەین ژیانکردن شتێکی ترەوەکەوە نیە تەنانەت بە ناڕاستەکانی ژەڵێن تۆ ڕاستەکەی لەبەرێک ئەو سەرێشت نییە گفتوگۆکە تااقەت و مناقەشت نییە زانی ئەمە ئاسنی سار دەکوی تەنانەت بە ناڕاستیەکانی ژیاڵی ڕاستەکەیت ئەم خودی ڕاستکردە کە ئەزانی ڕاز ناکە وەڵامێکە زۆر یا دوچجاوی کە تۆ بێدەنگ بی شش دەسەواژەیەکی لەگەڵان نەڵێیت کە ئەمانە کۆمەڵێک شتن تەکنیکن کە ئینسان دەتوانێت خۆی لە بەرامبەر بپارێزێ و هەروەها تێشی بگەنە بابە ئەوەی کە تۆ یڵی وانە ئەو بابەتی تۆ پێ بەیوانە هەر چۆنێک بێ هەتاکو بۆمان زۆر نەبێ نەچینە بابەتێکەوە کە لە شایستەی شان و شەوکەتی ئێمەیانی چکە جوانەکانی مرۆڤ بەوانەیە کە لە دەمی دێتە دەرەوە باب باشترینەکان لە دەمان بێت خۆی لامی گرنگتر چەند ڕێزی وشە بگری وشەکانیش دەبێتە خزمەتی تۆ بۆی کەمتانێ پێناسی تۆ بکا بۆ بەرامبەرەکەت ئێمە دەستخۆشیت لێ عەزیزەکەنی کاتەکەمان بەرەو کۆتاڕۆی ئەم بابەتەش هەرچەند بڕۆی قسەی لەسەرکەی چەندی چەندیکەیەتە ناویەوە بەڵام ئەوەی کە گرنگە لە کۆتاییە بڵین ئێمە با بتوانین گفتێکی باش بین هەمیشە ئاڵێ ئەوەی کەیت با لە ناو دەممانە جارێکی تر پیاچوونەوەی بۆ بکەین ئەنجادەری بڕین چونکە کە ڕژا کۆ ناکرێتەوە و دوای ئەوەش ئەگەرویستمان لە بەرامبەرەکەمان تێبگەین و خۆشەویستی ئەو بەدەستبێنین باگوێی لێ بگرین سپاسی تەوەکەی سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم دیمەنە جوان و ساف بۆ هاوڕیان لە پشتی کامێرە زۆر سپاس